میوانەکەمان زۆر بەڕێز هیبە ئەلقودسی بەڕێوەبەری ڕۆژنامەی شەرق الئەوسەد لە واشنگتۆن ڕاستەوخۆ لە واشنگتۆنەوە لەگەڵماندایە. خاتوو هیبە سڵاوتان لێبێ، سوپاسانەکەین کە لەگەڵ تەلەڤیزیۆنی کوردستان 24 لەم ڕووماڵە لەگەڵمان بەشدارن. بۆ خۆشتان ئاگاداری ئەم جەنگەی نێوان ئێران و ئیسرائیلن بەڕای ئێوە کە هەردوو لاژ هەڕەشە لە یەکتری دەکەن. پێشبینیتان بۆ ئاکامی ئەم جەنگە چییە؟ أشكرك وسعيدة بەڵێ زۆر سپاس دەکەم، خۆشحاڵم کە لەگەڵ کوردستان 24م لەم ڕووماڵەدا و بەڵێ وەکو ئەوەیە کە باسی دەکەیت لە ڕۆژی پێنجشەممەوە لە سەرەتای هێرشەکانەوە کاتێک ئیسرائیل کۆمەڵک هێرشی و وردی کردە سەر ئێران دووچاری شۆکێک بووەوە لە ئەنجامدا وەڵامێکیان دایەوە، وەڵامەکە لە قوڵایی ئیسرائیلەوە بوو. هەموو ئەمانە بوونە هۆکاری ئەوەی کە پەرەسەندنی نێودەوڵەتی گەورە ڕوو بدەن. لەلایەکی دیکە دەبێت ئەوەمان لەبەرچاو بێت. زۆرێک تیۆری هەبوون لە نێو ئەمریکا باسییان لە ململانیانە دەکرد لە نێوان ئەوەی کە ناتانیاهۆ فێڵی لە دۆناڵد ترەمپ کردووە و ئەو خۆی ئامادە کردووە بۆ ئەوەی دانوستانەکانی ئەمریکا و ئێران شکست پێ بهێنێت. بۆیە ناتانیاهۆ هەنگاوێکی لەو شێوەیەینە هەنگاوەکەش ئەو بوو کە کۆمەڵێک هێرشی خێرا بکاتە سەر ئێران. لە ئەنجامدا ئیدارەی ئەمریکا ناچار بوو کە دیبلۆماتکارەکانی و لە هەندێک وڵات بکشێنێتەوە یاخۆ ژمارەیان کەم بکاتەوە. تیۆری پلانجێڕیە و دەشگوترێ کە دۆناڵد ترەمپ خۆی ئەگەری هەیە بەشدار بوو بێت لەم ململانەیەدا و دەستی لەگەڵ ئیسرائیل تێکەڵ کردووە تا بتوانن خۆی و ئێران ئەم کارە بکەن. لەم نێوەندەدا دەگوترێت کە پەرەسەندەکەم بەردەوام دەبێت ئیسرائیل ئامادەکاری بۆ هێرشی زیاتر دەکات. هەموو ئەمانە هەوڵێکن باشکەواتە خاتوو تۆمی ئێران. باش کەواتە خاتوو هیبە ئەوە ئەمریکاش بە ئاشکراوەکو ئێوەش ئاماژەتان پێدا بە ئاشکرا دەڵێ پشتیوانی لە ئیسرائیل دەکەین. ئەمە بەواتای بەشداریکردنی ئێرانە لەم جەنگە دژی ئێران، ینی بەشداریکردنی ئەمریکایە دژی ئێران. هیچ مشتومڕێک لەسەر ئەوە نییە کە ئەمریکا گڵۆپی سۆزی بۆ ئیسرائیل هەلکردوتە هێرش بکاتە سەر ئێران. هیچ گومانێک لەوەدا نیە پشتیوانی بەرگری لۆجستی سەربازی پێشکەشی ئیسرائیل دەکات. و هیچ گومانێک لەوەدا نییە کە فرۆکە هەڵگری ئەمریکایی لە ناوچەکانی باشووری ڕۆژهەڵاتی ئاسیا هاتوونەتە نزیک ناوچەکە و کۆمەڵێک فڕۆکەوانی ئەمریکایش بەشداریان لەوە کردووە کە هاوکاری هێزە ئاسمانیەکانی ئیسرائیل بکەن لەوەی هێرش بکەنە سەر ئیسرائیل. هەموو ئەم هەنگاوانەی ئەمریکا بەڵگەی پشتیوانیکردنی ئێرانن. بەڵام شتێکی دیکەشەیە تاکو ئێستا ئەمریکا ئەو شتەی پێشکەشی ئیسرائیل کردو زانیاری هەواڵگری بووە و هاوکاری ناڕاستە و خۆی تەکنیکی بووە واتە بە شێوەیەکی ڕاستەوخۆ تێوە نەگلاوە خۆی هێرش بکات. تاکو ئەم ساتە ئەو هێرشە نەگەیشتوتە ئەوەی کە با بڵێن ببێتە واقعی هێرشکردن. لەبەر ئەوەی کێشەی زۆر هەیە، هەندێک هێڵی سوور هەیە. ئەو هێڵ دانەتەوە یەکگرتوەکان چەند جارێک ئەوەی دووبارەکردەوە دەڵێت ئەنجومەنی ئاسایش بە ئەرکی ڕاستەقینەی خۆی هەڵنەستاوە بە ئیدانەکردنی هێرشی ئیسرائیل. خوێندنەوەتان بۆ قسانە چییە؟ بەڕاستی گوتارەکەی نێردەی ئێران لە نەتوێگرتوەکان و ئەنجومەنی ئاسایش هێمای لاوازی کۆمەڵگەی نێودەوڵەتیە بەوەی کە نەیانتوانیوە سەرکۆنەی هێرشەکان بکەن. لەبەرەوەی 2000 بە گوێرەی یاسا نێودەوڵەتیەکان ئەوەی ئیسرائیل کردوویەتی بە دەست درێژی هەژمار دەکرێت. زۆرێکە لە دەست درێژی ئیسرائیل کردوێتە سەر ئێران و ئێران
دەستی بە شەڕەکە نەکردووە. بەڵام کۆمەلگەی نێودەوڵەتی هیچ هەنگاوێکی نەناوە بۆ ئەوەی سەرکۆنەی ئەو هێرشە بکە. بە پێچەوانەوە زۆرێک لە کۆدەنگی نێودەوڵەتی هەیە بۆی پشتگیری ئیسرائیل بکرێت، بۆی ئیسرائیل بەردەوام بێ لە هێرشەکانی، و زۆرێک لە کۆدەنگی دیکەش هەیە لەسەر ئاستی نێودەوڵەتی لەسەر ئەوەی کە پرۆگرامی ئەتۆمی ئێران پرۆگرامێکی مەترسیدارە، بە تایبەتی ئەوەی پێویستە بە پیتاندنی یۆرانیۆم کە گەیشتوتە 600. هەندێکی واش هەبوون بەوەوە هەڵواسرابوون کە ویلایەتە یەکگرتووەکان بگاتە ڕێکەوتن لەگەڵ ئێران لە ماوەی 5 گەڕی دانوستان و گفتوگۆ لەگەڵ ئێراندا، وا گیرەوێکیش لەسەرەوە هەبوو کە دیبلۆماسیەتی دۆناڵد ترەمپ سەرکەوتوو بێ. بەڵام ئەم گفتوگۆ و دانوستانانە دوای 5 گەڕ گەیشتنە بنبەست و ئیدارەی ئەمریکا نەیتوانی کە ئەنجامێکی لە دەست بخا. باش خات و هیبە ئێوە دەڵێن جۆرێک لە پشتیوانی نێودەوڵەتی بۆ ئیسرائیل هەیە. بۆچی ئەم پشتیوانی لە ئیسرائیل هەیە؟ هۆکاری ئەمە چییە؟ هۆکارەکەی جۆرێک لە نیگەرانی و دڕدۆنگی نێودەوڵەتیە بۆی کە ئێران پیتاندنی یۆرانیۆمی گەیاندوتە 600. هەر پرۆگرامێکی ئەتۆمی ئاشتیانە بێت پێویستی بەوە نییە تۆ پیتاندنی یۆرانیۆم بگەینیتە 600، بەڵکو ڕێژەکە زۆر لەوە کەمترە کە ڕێژەکە 3.7 کەواتە گومان هەیە بەڕاستی نیاز و مەرامی ئێران چییە لەم بەرنامە ئەتۆمیەی. لە خۆراوەش زۆرێک لە تونتڕەوی هەیە بەوەی کە نابێ ئێران هەرگیز ببێتە خاوەنچەکی ئەتۆمی. گومانێکیش لەوەدانە ئەمریکا، وڵاتانی خۆرئاوا، فەرەنسا یارمەتی ئیسرائیل دەدەن بۆ ئەوەی ئەم ئامانجەی خۆی بەدی بهێنێت و ڕێگری لەوە بکەن ئێران بگاتە چەکی ئەتۆمی. تەنانەت ئیسرائیل بنمیتی ئامانجەکانی خۆی زیاتر بەرز کردوێتەوە کە کردوێتی بە 3 ئامانج وەکو سەرۆکوەزیرانی ئیسرائیل گوتی کە پێویستە بە پرۆگرامی ئەتۆمی، پرۆگرامی موشکی. تەنانەت خاڵی سێم گەیشتوتە بۆی کە داوای گۆڕانی ڕژێمی ئێران دەکات. کەواتە ئێستا چاو لە هەوڵەکانی ئەمریکان و چاو لە نێوەندگیری رووسیا و چین و تورکیا و هەندێک وڵاتی دیکەی وەکو شانشینی عەرەبی، سعودیە و قەتەر وڵاتانی کەنداون هەمویان دەیانەوێ نیازێکی ئێران نیشان بدەن بۆ جارێکی دیکە بگەڕێتەوە سەر مێزی گفتوگۆکان. ڕەنگە ئەم هەنگاوە باش خات و هیبە هەر نوێنەری ئێران لە نەتەوە یەکگرتووەکان ئێستا لە قسەکانیدا سەرکۆنەی ئەمریکای کرد، وتی بەرپرسیارەتێکی گەورە دەکەوێتە سەر ئەمریکا. پێ دوایە ئەمە بەرنان ڕاستە و خۆ ئەنی داوا لە ئەمریکا دەکا کە زەخت لە ئیسرائیل بکە بۆی شەڕەکە ڕابگرێ. ئەمریکا دەتوانێت ئەمە بکە؟ بالتأكيد بەدەنیاییەوە فشارەکە ڕێک بەو شێوەیە دەیەوێت کە پەیامی ئەوان فشار بێت تا لە ئەنجامدا ئەمریکا فشار بکات، لەبەرەوەی ئەمریکا بەرپرسیارەتێکی زۆر هەڵدەگرێت لەم هێرشانە ئیسرائیل لە دژی ئێراندا. ئەمریکا بەرپرسیارەتی جڵە و کردنی ئیسرائیل لە ئەستۆ دەگرێت لەوەی کە هێرشی زیاتر نەکاتە سەر ئێران. تەنانەت هەندێک لێدوان هەبوون لەلایەن وەزیری دەرەوەی ئێران عەباس عێراقچی باسی لەوە کرد کە بە یەک تەلەفۆن دۆناڵد ترەمپ دەتوانێت کۆتایی بە هێرشەکانی ئیسرائیل بێنێ بۆ سەر ئێران. کەواتە ئەم لەو قسانەیدا ئاماژە بە هەژمونی گەورەی ئێران دەکات بەسەر ئیسرائیلەوە، یاخود هەژمونی ئیدارەی دۆناڵد ترەمپ بە دیاریکراوی بەسەر ئیسرائیل و حکوومەتەکەی ناتانیاهۆ. ئێران ئەوەی کردووە بە مەرج کە بۆ ئەوەی بگەڕێتەوە سەرمێزی گفتوگۆکان دەبێ ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا فشار لە ئیسرائیل بکات بۆ ئەوەی هێرشکارەکانی بوەستێنێت و دەبێ زەمانەتیش هەبێت بۆ ئەوەی کە جارێکی دیکە ئەگەر بێت و تاران بگەڕێتەوە سەرمێزی گفتوگۆکان ئیسرائیل ئەو ئاگربەستە یاخود هیچ هەوڵێک هیچ هەوڵێک نەکا بۆەوەی نێوانی هەردوودا پوچەوە کاتەوە. بەڵام خات و هیبە بۆ خۆشتان ئاگادارن دوێنێ ترامپ
دەڵێت شەڕ پێویستە بۆ ئەوەی دوجار دانوستان هەبێت. پێ وایە ئەم قسەیە لە چۆ سەرچاوی گرتووە؟ خوێندنەوەشتان بۆ ئەم قسەیە چییە؟ شەڕ هەبێ بۆ ئەوەی دانوستان هەبێت دواتر. نعم يبدو أن صبر الرئيس وا دەردەکەوێت کە ئارامی دۆناڵد ترامپ کۆتایی پێهات لە دوای 5 گەڕی دانیشتن بە سەرکردایەتی ستیڤ ویتکۆف نێتەی دۆناڵد ترامپ و وەزیری دەرەوەی ئێران عەباس عەراقچی دوای 60 ڕۆژ لەو ماوەیە کە دۆناڵد ترامپ دیاری کرده بوو بۆ ئەوەی گفتوگۆکان و دانوستانەکان سەرکەوتوو بن، بەڵام کە سەرکەوتوو نەبوون گڵۆپی سەوزی بۆ ئیسرائیل هەڵکردووە. بەڵام لەو نێوەندەشدا ترامپ هەوڵی دەدا کە جۆرێک لە هاوسەنگی ڕابگرێت بەوەی ئیسرائیل هێرشی زیاتر نەکا لەلایەک و لەلایەکی دیکەش با بڵێن ئێران ڕازی بکە یاخود بیهێنێتە ئەو باوەڕێکە هەلێکی دیکەش هەیە بۆ گەڕانەوە سەرمێزی دانوستانەکان بە کۆمەڵێک مەرجی لایەنی ئەمریکا ڕازی ببێت. ئێستا ئێران ئەو بوارەی نییە دەتوانێت کۆمەڵێک ڕێکاری سیاسی و استراتیژی بگرێتە بەر، بەڵام باشترین شت ئەوەیە کە بگەڕێتەوە سەرمێزی گفتوگۆکان و ئەو پلانەی ئیسرائیل پوچەڵ بکاتەوە یاخود دەرفەتی ئەوەی پێنەدا لەمە زیاتر هێرش بکاتە سەر ئێران، لەبەرەوەی ئەگەر بگەڕێتەوە سەرمێز هێرشەکانیش دەبوەستن بە تایبەتیش کە دۆناڵد ترامپ دەستی بە هێنانی پێشنیازی نوێ کردووە لە چوارچەوەی گشتەکەیدا و بەشێکی زۆری سزاکانی ئەمریکاش لەسەر ئێران هەڵدەگرێت ئەوانەی پێشووتر سەپێنراون بەو مەرجەی کە ئێران دەست لەو پیتانە زۆرەی یۆرانیۆم هەڵگرێت. بەو واتای وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا دەیێژە پیتان بەرامبەردا سزاکان لەسەر ئەمریکا هەڵگرێت. کەواتە خات و هیبە بەڕای ئێوە ئەگەر دانوستان ئەم جارە ڕوویدا، ینی دانوستانەکە تەنها لێنەوان ئێران و ئەمریکاش دەبێ یاخود ئەبێتە ئێران ئیسرائیل ئەمریکا، یان تەنها ڕۆڵی ئیسرائیل هەر دەستپێکردنی شەڕەکە بوو کۆتایی دێت. ئەمە خاڵێکی زۆر گرنگە لەبەر ئەوەی هەرچەندە ئیسرائیل بە قوڵی لەم بابەتە تێوەگلاوە و بە قوڵی ئاگداری وردەکاری ئەم دانوستانانەیە، بەڵام نایەوێ پابندی هیچ مەرجێک بێت، هیچ مەرجێک کە پابندی بکات بۆی کە هێرشی دیکە نەکاتە سەر ئێران، لەبەر ئەوەی ئیسرائیل پێی وایە لە هەر ساتێکدا بێت ئێران هەڕەشەیە بۆ سەر بوونی دەوڵەتی ئیسرائیل و ئیسرائیل ئامادە نییە بە هیچ شێوەیەک پابەندی خۆی بە مەرجەکانی ئەو لایەنانە ڕازی بکە، بە تایبەتی حکوومەتی بنیامین ناتەنیاهو نایەوێت بارودۆخەکە هێور بکاتەوە. کەواتە ئەم گفتوگۆیانە و دانوستانەکان ئەگەر بێت و جارێکی دیکە دەست پێ بکەنەوە دەبنە دانوستانی ئەمریکی ئێرانی بەتەنیە، لەبەرەوەی ئێرانیش ڕازی نابێت لایەن دیکە بێتە ئەم نێوەندا. هەندێک کەوڵ هەن لەلایەن ڤلادیمیر پوتین و ڕەجەب تەیب ئەردوغان و هەندێک سەرکردەی وڵاتانی عەرەبی لە سەروی هەمووشیانەوە سعودیا و بەتایبەتی شازادەی زەینوشین محەممەد بن سەلمان، شانشینی عومان و قەتەر و چەندی لایەنێک دیکە. بەڵام دوجار دۆناڵد ترامپ گرێوی لەسەر چیە؟ گرێوی لەسەر ئەوەیە دەتوانێت بە دیبلۆماسی شەخسی خۆی ئەم کێشەیە چارەسەر بکات و بەو ئازارەی کە بە ئێران گەێنراوە لەلایەن ئیسرائیلەوە دەتوانێت ڕێککەوتنێک بەدی بهێنێت و ڕێککەوتنێک لەگەڵ ئێران بکات و بێتە سەرکەوتنێکی سیاسی بۆ خۆی کە دەیەوێت بۆ نێو ئەمریکاش بکات. خات و هیبە هەر نوێنەری ئێران لە قسەکانیدا لە نەتەوە یەکگرتوەکان گوتی ئێران پێشنیازی نوێی هەبوو بۆ دانوستانەکان، بەڵام ئەو بەم شەڕی ئیسرائیل نەیهێشت ئەو دانوستانە سەر بگرێت. خوێندنەوەتان بۆ ئەم قسانە چییە؟
يعني أتفق في أن إسرائيل من حاولت لو دا مرارا هاورم وليس فقط كإسرائيل في تندين زار أثناء هولي دعوة ولاية الرئيس ترامب نكتنيا الثانية، ماوي وإنما سروكاتي دونالد امتدت ترامب هذه بلكو الجهود الإسرائيلية بيشوتريش هولي لعرقلة إسرائيل أي بردوام توافق هبو بو أوي أمريكي إيراني ريجري أو لهم توافق ريكوتني كي أوروبي إيران وأمريكا إيراني بكن ريجري حول لهم البرنامج هولي كي النووي ريكوتني إيران على مدى وأوروبا بكن ربما سبارت من بولات قبل إدارة الرئيس برنامج الأسبق أتومي باراك أوباما، وبيشوتريش وهناك جهود لسردمي لرئيس باراك الوزراء بنيامين أوباما نتنياهو هوليك لعرقلة هبو أي توجه نتنياهو إلى بليني إبرام دعوة اتفاق ريجنادات سلمي ورجري حول دكات هذا لهم البرنامج. زور الريكوتيني وهناك كي شكوك آشتيانا في سبارت نوايا ببرنامج أتومي إيران إيران أنها تطيل وراستك في أوي أمد جمانش لن المحادثات حتى نيازي تصل إيران هي إلى كت سلاح ديوي نووي، لم كما برنامج حدث في أتومية حالات سكي أتوم سابقة دروس بكاد مثل قرية ياخدنا لبر صومالية أوي مثل أم باكستان. أزمونة بيشتل لكن باكستان وكوريا الآن باكور مع روي حديث دعوة وكومل الممثل جيني دولتي الإيراني نينوت في أشتا الأمم دوبار بيت المتحدة وأوي يضع النقط نيردي فوق إيران ياخد الحروف، ناري إيران باسي يشير كلا إلى أنزمني أسايش تخاذل تاناني المجتمع خالة الدولي في لسرستكان إدانة بويك كومل إسرائيل، جيني دولتي يشير نيتوانيوا إلى سركوني مرونة إسرائيل بكات إيران في وآماجش بو التعامل أويك مع القوى إيران باش الغربية آمادية وبصفة لقل خاصة الولايات هيزكاني المتحدة في هيزي التوصل خور إلى أوايو اتفاق. أمريكا فما معاملة الذي بكات قفتوغو يعطل بكات بو الولايات برايكوتن بكات برام المتحدة عن تسيا كبح أوشتي جناح ريجري إسرائيل لا وعن أمريكا القدوم دكات إلى زلوي مائدة إسرائيل بكات المفاوضات وبحث وآمادنية بيت السرميزي البرنامج قفتوغو النووي بأوي مرة لباري أخرى. برنامج أتومي قسبكات باش خاتو هبة أجر أم شرط دريجي كشا أو تشان روجيكا وأجري تيوغلاني لايني تري ولاتاني تري شيء لم حالة دا بيجبيني إيوا بو دوخي روشخلاتي ناوراس چيا نحن بين سيناريو ئێمە لە التصعيد نێوان سیناریۆی وسيناريو پەرسەندنی هێرشەکان وهناك یاخود مساحة هێوربوونەوەی كبيرة بارودۆ بين خۆڕێکەوتشنداین السيناريوهين، هەردوو بمعنى أن التصعيد سیناریۆیەکە يمكن أن دوورێکی زۆر لە يحدث نێوانیاندا هەیە نتيجة لخطأ دەکرێت متعمد پەرسەندنی أو زیاتر غير دروست بێت متعمد، بەهۆی هەڵەیەک کە نتيجة مەبەستدار لسوء بێت یاخود تقدير، بێمەبەست نتيجة بێت بەهۆی مەزندەکردنێکی لأي هەڵە بێ حادث یاخود يمكن هەر أن ڕووداوێک کە يؤثر بێتە على پێشەوە مصالح ببێتە الولايات هۆکاری ئەوەی کە المتحدة، بەرژەوەندەکانی أي ئەمریکا لە حادث ناوچەکە بخاتە يتعلق مەترسیەوە بالجنود هەر ڕووداوێک کە الأمريكيين پێوەست بێت بە أو سەربازەکانی اضطرابات ئەمریکا داخل منطقة الشرق یاخود الأوسط وأي شێوی لە حوادث ڕۆژهڵاتی ناوەڕاست و تمس هەر الأمن ڕووداوێک القومي کە للدول پەیوەست بێت بە الخليجية التي تعهد ئاسایشی وڵاتانی الرئيس کەندا و ترامب کە دۆناڵد بحمايتها. ترامپ بەڵێنی كل داوە بیان ذلك قد پارێزێت باش. هەموو يعني ئەمانە بەشێکن يجعل لە سيناريو سیناریۆکە دەبنە التصعيد هۆکاری ئەوەی کە محتملا بشكل سیناریۆی كبير، پەرسەندن خاصة ئەگەرێکی أن زیاتر هەبێت بۆ هناك هاتنە زۆر باش پێشەوەی کەواتە خاتو هیبە ڕاستیەکەش ئەوەیە زۆرێک لە داخل کۆماریەکان الكونغرس زۆرێک لە الأمريكي کۆماریەکان لە نێو الذين باش يريدون کەواتە خاتو هیبە وەکو ئێوە خۆشتان ئەوە ئاماژەتان دەکەن کە پێدا ئەگەر ئەم شەڕەت درێژەی کێشا وڵاتانی ناوچەکە پێشبینیەکەن وڵاتانی ناوچەکە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لەم شەڕەوە بگلێن و ئاگرەکە زیاتر فراوانتر ببێ الاحتمال قائم لكنه ئەگەرەکە ئەگەرێکی کراوەیە بەڵام سیناریۆیەکی کارەساتبار دەبێت وەکو ئەوەیە کە تۆ بچنێ و جەنگی جیهانی سێمەوە لەبەرەوەی ئەگەر بێت و ئیسرائیل لە سوێردان بکات یاخود ئەمریکا لەگەڵ ئیسرائیل ڕێککەون و بەیەکەوە بێنە نێو ئەم نێوەندە و وڵاتانی وەکو پاکستان و هەندێک وڵاتی دیکە ئیسلامی بێنە پاڵ ئێران لە پاڵ بوونی کۆمەڵێک ترس کە هێرش بکرێتە سەر بنکە ئەتۆمیەکان کە بێتە هۆی تیشکدانەوە هاوشێوەی ئەوەی کە لە چەرنۆبەل ڕوویدا یاخود لە هەندێک ناوچەی دیکە مەترسی زۆر گەورن وە کۆمەلگەی نێودەوڵەتیش پێیان دەزانێت ئەگەر لەسەر ئاستی نێودەوڵەتی دەسوەردان نەکرێت بێگومان مەترسی گەورە هەیە باش خاتو هیبە با بێمەوە سەر قسەکانی هەردوو لە ئێرانیش و ئیسرائیلیش هەردوو لایەن دەڵێن ئێمە بەرگری لە خۆمان دەکەین ئەم جەنگە جەنگی بەرگریە یاخو جەنگی پێکدادانە أعتقد أنها محاولة من پێم وایە هەوڵێکە بۆ دووبارە داڕێشتنەوەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە تەواوی ئیسرائیل خۆی لە پێگەی باڵێن سەرداری ڕۆژهەڵاتی ناوەڕاست داناوە ئەوان توانیویانە باڵەکانی ئێران لە ناوچەکە ببرن حەماس و حزبوڵڵا و لایەنەکانی دیکە و لە ئێمەنیش ئەوەی پێوەستە بە حوسیەکانەوە توانیویانە کە تواناکانیان بە شێوەیەکی بەرچاوکەم بکەنەوە بەم هەنگاوانە ئیسرائیل توانیوێتی باڵەکە
هەواڵەکانی ئێران لە ناوچەکە ببڕێت. ئێستا بەرەو ئەوە هەنگاو دەنێت کە خۆی پێی دەڵێ سەری مارەکە کە پێی وایە ئێران سەری مارەکەی لە دیدگای ئیسرائیلەوە دەیانەوێت کۆتایی بە پرۆگرامی ئەتۆمی ئێران بهێنن و لە کەمترین شتدا کۆتایی بە بەرنامەی ئەتۆمی بهێنن و لە چەند ساڵی داهاتوش پرۆگرامی موشکیان نەمێنێت ژێرخانەکەی وێران بکەن. لە بەرامبەردا ئێران دەڵێ پرۆگرامی ئێمە پرۆگرامێکی ئەتۆمی ئاشتی خوازانەیە، بەڵام نەیتوانیوە کۆمەڵگەی نێودەوڵەتی بێنێتە ئەو باوەڕەی کە ئەم پرۆگرامە پرۆگرامێکی ئاشتی خوازانەیە. دوجار بارودۆخ ڕەنگە بەرەو خراپی بچێت و ئەمە ئەگەرێکی زیاتری هەیە بە تایبەتیش دوای ئەو هێرشانەی کە چاوەڕێ دەکرێت ئیسرائیل بیکاتە سەر ئێران و بەردەوام بێتە چەند ڕۆژی داهاتوودا و ڕەنگە بگاتە چەند هەفتە و مەزەندە دەکرێت تا 3 هەفتەی دیکە هێرشەکان بەردەوام بن. لەبەرەوەی بەردەوامی ئەم شەڕە بەو واتایە دێت، ئەم هێرشانە بەو واتایە دێت کە ئێران باشەی سەربازی و یەدەگی موشکی کەم ببێتەوە و بەمەشتەوە و لاواز ببێت. دەستخۆش خات و هیبە، ینی کەواتە ئەم هێرشایەخ و ئەم جەنگە جەنگی نێوان ئیسرائیل و ئێران بە تەنها لە ناوبردننی بنکە ئەتۆمیەکانی ئێران نییە، بەڵکو گۆڕانکاری ڕۆژهەڵاتی ناوەڕاستە. پێ دوایە گۆڕانکاری لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ڕوو دەدات. بەڵێ بەتەنیاییەوە گۆڕانی نەخشەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست. ئێمە بینیمان هەنگاوەکانی ئیسرائیل هەمویان بەو ئاراستەیەن، بە تایبەتی بە ئاراستەی کەمکردنەوەی هەژمونی ئێران لە دوای ڕووخانی ڕژێمی بەشار ئەسەد لە سووریاوە هاتنە پێشەوەی ئەگەرەکانی فشاری ئەمریکا تاک و ئەمریکا واتە ببێتە هۆکاری ئەوەی کە سووریا ئیسرائیل پەیوەندیەکانیان ئاسایی بکەنەوە و ئیسرائیل لەوە سەرکەوتوو بوو کە هەژمونی حیزبوڵا کەم بکاتەوە، هێرشی پەیزەرەکان کۆمەڵێک هێرشی دیکە. ئیسرائیل هەموو ئەم کارانەی کردووە و با بڵێن دانانی سەرۆکێکی نوێ، هەڵبژانی سەرۆکێکی نوێ بۆ لوبنان و ئەویان کردووەتە مەرج کە دەبێ دەسەڵاتی حیزبوڵا نێو لوبنان کەم بکەنەوە. کەواتە جموزۆڵێکی جیۆسیاسی هەیە و گۆڕانکاری گەورەیش دەبینین لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا، لەو چەند ساڵەکەمەدا گۆڕانکاری گەورە ڕوویداوە. لە دوای هێرشەکانی 7 ئۆکتۆبەر ئەم سیناریۆ دەستی پێکردووە ئیسرائیل توانیوێتی توانە سەربازەکانی حەماسیش کەم بکاتەوە. ئێمە لە بەردەم دیمەنێکداین، دیمەنی نەخشەکێشانەوەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە، نەخشەی هێزەکان. لەو نەخشەیەدا ئیسرائیل پێکهاتێک دەبێت لە پێکهاتەکانی داڕشتنەوەی سیاسەتی هێز و بەرگریکردن لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لەگەڵ دوورخستنەوە و کەمکردنەوەی هەژمونی ئێران و کەمکردنەوەی هێزی باڵەکانی ئێران لە ناوچەکەدا و هەروەها هەوڵێکە بۆ فراوانکردنی ڕێککەوتنی ئیبراهیمی و پتەوکردنی لە ناوچەکەدا. دەبێ ئەوەمان لە بەرچاو بێ کە هێزەکان جارێکی دیکە دیاری دەکرێنەوە. زۆر باشە، زۆر بەڕێز هیبە القودسی بەڕێوەبەری ڕۆژنامەی شەرق الئەوسەد لە واشنگتن ڕاستنخۆ لە واشنگتۆنەوە لەگەڵ ما بووی. گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان، کاتێکی خۆش بۆیەوە.